ئەلو باشی دکتۆرە گیان ئەحواڵێ زۆر سوپاس مەمنونی جەنابتم. وەڵام منەوەی کە قسەم لەگەڵاکەتی پێشتر دکتۆر کەریم باڵێ بەڵێ دەنگەکە ناسیەوە زۆر سوپاس. دکتۆرە گیان ئێمە کەیسێکمان لایە پێشتریش حاڵەتەکەم بۆ باس کردی ئەویش لەواچی هاتبێتە لات یا لە تەلەڤیزیۆن و شت بەرنامە و شتی جەنابتی بینیوە قەناعەتی زۆری بە قسەکانی جەنابە هەیە. جا من ئێستا مۆبایلەکەی ئێمە دەست ئەو قەناعەتێکی لا دروست بووە کە گوایە دەستی بەر دەستی پیاو بکەوێ ئیتر خەزوری بێ شوبرای بێ برای بێ باوکی بێ کەس بێ تووشی دووگیانی و حەملە بێ. جەنابیش پسپۆڕی لەو بوارەیە ئایا بە دەستلێیان حەمل ئەبێت؟ من بۆ بووم کردۆتەوە بەڵام حەزەکەم لە زاری خۆتەوە بێت چ قەناعەتی زۆری بە قسەکانی جەنابە هەیە. اینجا ببوورێ ئێستا دەستە و نازدارخان و دکتۆرێ. ماشی دکتۆریان زۆر سپاس سەلامەت بێ. وەڵاهی من ئەو کێشەیەمەیە پێشووتری ژاتم بۆ لاو حەز ناکەم بە هیچ شێوەیە هیچ کەسێ لە نزیک بێتەوە هەتا ئەگەر باوکو برای خۆشم بێ هەتا ئەگەر کەسی نزیکی هاوسەرەکەشم بێ حەزیش ناکەم کەس بێتە ماڵمان. بەڵێ بەڵێ لە ترسیەوەی کە تووشی گوناحی گەورە بم یاخود تووشی زینا بم یا حەملە بم کەەوە زینایەکی زۆر زۆر گەورەیە گوناحێکی زۆر گەورەیە. بەڵێ 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 دەیخوا حافیز باشە نازدار ئێستا ئەوەی خۆویستە قسە و لەگەڵا کرد ئێستا قەناعەتە لا دروست بوو کچی من کە بە هیچ شێوەیەک لە ڕێگەی دەست لێیانەوە ئافرەت دووجان نابێت. ئەمە یەک. دوو من داوا لێ یەکەم کچی من تکال لێ یەکەم ماڵەکەتان بەرنەوە گوندەکەی خۆتان من کەفیلی دەکەم بە نەک 5 بە 10 بۆ مۆرەکەم ئەگەر بێت و دەستێ بەر دەستی باوکە دەکەوێ خەزور دەکەوێ برا دەکەوێت شوبرا دەکەوێت ئەگەر هەر شتێک ڕووی یاوی لە ناو مشکی تۆیە من بەرپرسیارەتی تەواوی لە 100% حەزەکەی لەگەڵ هاوسەرەکە شەشمە محکەمە بۆ دەکەم کەشتی وان نابێت ئەجنا من چ مەجبوری مێ خۆم تووشی تاوانێ بکەم و یاخود محکەمە و محکەمەکاری یعنی ئەبێ بچیتەوە گوندەکەی خۆتان باوکە جان ئاڕۆیتەوە تێکەڵ بەوان نەبی زۆر زۆر ئاساییە چاشیان بۆ دانەی خواردنیشان بۆ دانەی باوکتە دەستدەیە ناوچەوانە ماچەکە براتە دەست ماچەکە بە هیچ شێوەیەک نابێ ئەم شتە لە ناو مێشتا بمێنێ. ئەی نابێ ترسم بچینەوە گوندەکەی خۆمان تووشی کێشەیە بین نابێ نەچینەوە ینی هەر تۆ چیەکەی بەس پێم بڵێ معقولە تۆ ماڵی خۆ بەجێ بێڵی باوکە گیان ئەچی ئەبی بەکرێکی ئەنجەکەواتە چیمان بەچی کرد باوکە گیان یعنی کە تۆ نەچیتە ناو کە سوکاری خۆت من تێناگەم مشکلەکە بەچی حەلە بێت